canam jira pırsa canam kürdüre pırsa canam jira pırsa canam kürdüre milletime gırjar kime kırbeder var milletime gırjar kime kırbeder var kani varemin kani gulgaremin kani varemin kani gulgaremin kani amin kani ras kani varzemin kani amin kani ras kani varzemin kani Kurdistan kani Albahuistan kani Kurdistan kani Albahuistan رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا سلااو تالبه همکاتتان باش بارزان برمتی هاوکارانم هاولکانی امرو چوارشەمە حەڤی نیسانی 2024 تان پێشکەشەکەین بیسەرمان بن. لە دەستپێکی ئەم بوڵتانەشدا سەرنجتان بۆ جەژنی چوارشەممەی سوور سەری ساڵی ئیزیدیەکان ڕاکێشین کە دوێنێ مەراسیمەکەی بەڕێوەچوو ئەمڕۆژ جەژنەکەی دواتریش ئارگە شەنگالی لە شەنگالەوە لەگەڵمان دەبێت. با پێکەوت BBC ئەم ڕاپۆرتە بین لەبارەی تایبەتمەندیەکانی ئەو جەژنەوە. جەژنی سەری ساڵ یاخود چوارشەممەی سووری ئیزیدیەکان یەکێکە لە جەژن و بۆنەهەرە کۆنەکانی شوێنکەوتوانی ئاینی ئیزیدی کە موساڵێک لە سێم چوارشەممەی مانگی نیسان یاد دەکرێتەوە. شوێنکەوتوانی ئەو ئاینە بە یەکێک لە بۆنە پیرۆزەکان دادەنێن و لەسەر تاسەری جیاندا پابەند دەبن بە دابوونەریت و بنەماکانیەوە. بە پێی بیر و باوەڕی ئیزیدیەکان یەکەم چوارشەممەی مانگی نیسان لە ڕۆژمێری خۆرهەڵاتیدا بە سەری ساڵ دادەنرێ کە بە چوارشەممەی سووریش ناو دەبرێ. لەم ڕۆژەدا جیهانی بەستوو دەتوێتەوە و ئافراندن دروست دەبێ. ئەم بۆ چوونیان زیاتر تێکەڵی ڕوودا و سروشتەکان بۆ هەروەها بەلێکدانێکی دیکە ئاینی خودا کە دەستی کردووە بە دروستکردنی گردون ڕۆژی هەینی سەرەتا بووە و چوارشەمەش کۆتا ڕۆژی دروستکردنی گردونە. ئیزیدیەکان لە سەری ساڵدا پشت بە ڕۆژمێری خۆرهەڵاتی دەبەسن کە لەلایەن کەنیسەی ئەرسەدۆکسی و خۆرهەڵاتەوە پەیڕەو دەکرێت و سیانزە ڕۆژی لەگەڵ ڕۆژمێری زایندا جیاوازە. لێواری ڕۆژی سێشەممەدا شوێنکەوتوانی ئاینی ئیزیدی خوان بۆ یادەکە ئامادە دەکەن و هێلکە ڕنگ دەکەن و دەیکوڵێنن. ڕۆژی چوارشەممە لە پەرستگای لالش 365 فتیلەدا دەگرسێنن و ماڵان گوڵی سوور بە دەرگا و ماڵەکانیانەوە هەڵدەواسن. گریمانێکی زۆریش هەیە لەبەرەوە بێ بە چوارشەممەی سوور ناو ببرێ. هاوکات ئیزیدیەکان سەردانی یەکتر دەکەن. ئەم سەردانە تەنیا لە ناو خۆدانە بەڵکو هەندێک لە موسڵمانەکانیش بە تایبەتی لە پارێزگای دۆک سەردانیان دەکەن و جەژنە پیرۆزیان لێ دەکەن. دواتر ئیزیدیەکان سەردانی گۆڕستان دەکەن. لە دوای ئەمانە چەندین یاری تایبەت هەیە ئەنجامی دەدەن بە خۆشی و شادی ڕۆژەکان بەسەر دەبن. یەکەم چالاکی چوارشەممەی سەری ساڵ لە پەرستگای لالش دەست پێ دەکات کە بە سەرپەرشتی بابەشێخی ئیزیدیەکان لەگەڵ لیژنەی تایبەت بەخۆی لە پەرستگای یەکەم ئاگر دەکاتەوە. دواتر 365 فتیلەدا دەگرسێنن. دیارە و ژمارە فتیلەیە بۆواتای ژماری ڕۆژەکانی ساڵ دێ مانا و مەبەستی ئاگرکردنەوە لەو پەرستگایە بۆ ئەوەی ڕۆحە خراپەکان لە خوان دوورخەنەوە و ڕێگە خۆش دەکەن بۆ مەلەک کە واتای هاتنی خێر و خۆشیە. یەکێک لەو خواردنانەی تایبەتە بەم جەژنە ئامادەکردنی هێلکەی کوڵاو و ڕەنگکردنێتی بۆ پێی هێلکە لای ئیزیدیەکان بۆواتای خڕی زەوی دێ چونکە زەوی لە شێوەی هێلکەدای و ئەم جەژنە گرێدراوە بە سروشت و نوێبوونەوە. ڕەنگەکانی شواتای نەخشاندنی زەوی دێ لە بەهاردا بەمەش پێشوازی لە سەری ساڵی ئیزیدیەکان دەکات. بۆیان جام نەدانی سەرژمێری دروست نەبوونی داتای باوەڕپێکرا و نازاندرێ ژمارەی دروستی شوێنکەوتوانی ئاینی ئیزیدی چەندە. بەڵام داتانە فەرمیەکان بە نزیکەی 600,000 کەسیان دەخەمڵێنن. لەو ڕێژێژ نزیکەی 400,000یان لە کەمپی ئاوارەیدا بە چەرمەسەری و کولە مەرگی دەژین زیاتر لە 100,000یشیان بەرەو دەرەوەی وڵات کۆچیان کردووە. ئەوەش دوای هێرشی ڕێکخراوی داعش بۆ سەر ناوچەکانیان لە قەزای شنگال و دەوروبەری لە سەی ئابی 2014دا. لەو هێرشەدا نزیکەی 6500 کچ و ژن و منداڵی ئیزیدیان وەکو سەبایە یاخود کەنیزەک بردن و بە سەدانی دیکەش لە شنگال کۆمەڵ کوشکران. بەوە ژمارەی زۆری ئیزیدیەکان لە ئاوارەی و غوربەت جەژنەکان دەکەنەوە. بەشێکی زۆر ئەوانەی لەسەر زێدی خوانن ئاوارە نەبوون و خەیاڵیان لای کەس و کارە ئاوارەکانیانن. بۆیە چوارشەممەی سوور جەژنێکە لەگەڵ خۆشی و شادیەکانی تاڵی غوربەتیشی تێکەوتووە.
دەچینە ڕێمەکانی پاراستنی مەدیا لەوێ هەڵۆ گەرمیانی ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێت دوا زانیاریمان دەداتێت لەبارەی ڕۆژێرەمەکانی پاراستنی مەدیاوە بۆ خۆتان دەزانن کە چەند ڕۆژ پێش ئێستا هەبەکە سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورک لە ڕاگەنرایەک داماژەی بۆ کردبوو کە فڕۆکە جەنگەکانی تورک لە ماوەی 24 کاتژمێردا هەرێمەکانی پاراستنی مەدیای بردومان کردووە. هەڵۆ گەرمیانی لەگەڵمان دەبێت. هەڵۆ سلااوت لەبێ ئەم کاتت باشتە مەلای تۆ پێمان بڵە دوا زانیاری چە لە هەرێمەکانی پاراستنی مەدیاوە. سلااو لە ئێوە و بینەرانی بەڕێز. دوازانیاری لەبارەی هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیا بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا، یعنی ئەم چەند ڕۆژەی دواییدا بە بەردەوامی هێرشی هەوایی هەبووە لە ڕێگەی هەم فڕۆکەی جەنگیەوە هەم لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە. بردومانی هەرێمەکانی مەتینە گارێ خوا کۆرکێ بە چڕی هاتیە، یعنی بردومان کراوە لەلایەن فڕۆکە جەنگەکانی سوپای داگیرکەری تورکیاوە. سوپای داگیرکەری تورکیا ئاماژە بەواکە کە شەهادەتی گەریلا هەیە، فقط پێویستە گەلی ئێمە ئەو ڕاستیە بزانن کە ئەو سوپای داگیرکرد کە تێک شکێنراوە و لە ڕووی دەرونیەوە تێک چووە، دەخوازێت لە ڕێگەی شەڕی تایبەتەوە شەڕێکی دەرونی لەسەر گەلی ئێمە بەڕێوە ببە، بەم شێوازە هەواڵی ناڕاست دەربارەی و هێرشانە بڵاو دەکاتەوە. ینی سەنگەرەکانی گەریلا و تونێلەکانی شار لەلایەن گەریلاوە پارێزراوە و هیچ شەهادەتێکی هەواڵێکی ئێمە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی دواییدا کە بردومانی هێرشی هەوایی هەبووە شەهادەتێک ڕووی نەداوە و هێزەکانی گەریلا لە سەنگەرەکانی بەرخۆداندان و لە تونێلەکانی شەردان. ئەو شەڕی کە ئێستا بەڕێوە دەچێت ینی شەڕێکی نوێ نییە، ینی دەوڵەتی داگیرکەری تورکیا دەخوازێ وەکو هەڕەشە و گوڕەشە بەکاری بهێنێ، فقط ئەو شەڕێکە 40 ساڵ لە کوردستاندا بەڕێوە دەچێت، تایبەت لە 2015 بەدواوە، ینی ئەوە 9 ساڵە بە بەردەوامی شەڕێکی بێناوبەر هەیە و تیایدا سوپای داگیرکەری تورکیا هەموو جۆرە چەکێکی قەدەغەکراو بەکاردەهێنێ لەم شەڕەدا. ئەو ئۆپەراسیۆنێکە هەیە 3 ساڵە بەردەوامە، ینی نەها ئێستا کە هەڕەشە و گۆڕەشەی ئۆپەراسیۆنی نوێەکەن، ینی لە بنەڕەتدا تش شتێکی نوێ نییە، ئەو ئۆپەراسیۆنێکە هەیە 3 ساڵە بەردەوامە و تیایدا دەوڵەتی داگیرکەری تورکیا و سوپا شکست خواردووەکەی گەشتۆتە بنبەستێک ئەو ئەنجامەی کە خستویانە پێشی خۆیان نەیانتوانیوە و ئەنجامە بەدەست بێنن و لەلایەن گەریلاوە گورجی کەمەرشکێنیان بەرکەوتووە. گەریلا بە ئۆپەراسیۆنی شۆڕژگەری یەک لە دوای یەک لە ماوەی وەرزی زستانی ئەم ساڵدا چەندین جار تەواوی ئەو گردانەی کە لەلایەن سوپای داگیرکەری تورکیاوە داگیر کرا بوو گەریلا توانی بچێتە سەر ئەو گردانە و ئەو گردانە بە تەواوەتی لە سوپای داگیرکەری تورکیا پاک بکاتەوە و شەڕێکی ئێستا هەیە لە ڕاستیە شەڕێکی نابەرامبەرە. تیایدا سوپای داگیرکەری تورکیا بە هەموو پشتیوانیەکی ناتۆ بە هەموو جۆرە چەکێکی قەدەغەکراو لەسەر گەریلا بەکاردەێنێ، بەڵام دیسانیش گەریلا لە سەنگەرەکانی بەرخۆدان لە تونێلەکانی شەردا گەریلا بەردەوامە لە بەرخۆدان و خۆڕاگری و ڕەوشێکە لە هەرێمەکانی پاراستنی مەدیادا هەیە لە ئێستادا بەم شێوازەیە دەنگۆی ئۆپەراسیۆن هەیە. سوپای داگیرکەری تورکیا لە ڕێگەی ئەو هێزەی کە هێناوێتی ناتوانێت شەڕی گەریلا بکە، یعنی ئەو هێزەی کە هەیە لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردووە ئەو ئۆپەراسیۆنانەی کە شکستیان هێناوە ئەو هێزە چاوترسێن بووە و لە ڕووی دەرونیەوە تێک چووە، بۆ ئەوە سوپای داگیرکەری تورکیا ناچارە پشتیوانی بخوازێ، پشتیوانی لەکێ بخوازێ لە چەتەکانی ئەنووسرا، چەتەکانی بەرەی نووسرا، چەتەکانی تەحریری شام لە سووریا واهێنێ تاوەکو شەڕی گەریلایان پێ بکە و هەم جاش و قڕوجەکانی باکووری کوردستانیشی هێناوەتە نێو ئەم ئۆپەراسیۆنەوە، دەخوازێت لە ڕێگەی جاش و قڕوجەکانە و لە ڕێگەی دەنگە ئۆپەراسیۆنە کاتێکی دیاریکراو هەیە بۆ کێبێت یان تەنیا دەنگۆیەکە و وا بڵاوەکرێتەوە. یعنی ئەوەی کە هەیە پێشتریش فەرمانداری بە بڕیارگەی ناوەندی هێزەکانی پاراستنی گەل نەپەگە ئاماژەی بەوە کردبوو کە ئۆپەراسیۆنێکی چاوەڕوان کراو هەیە، ینی ئەو ئۆپەراسیۆنەوە وا چاوەڕوانەکرێ، ینی لە وەرزی بەهاری ئەم ساڵدا ڕوو بدە بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا، بە تایبەتیش لە هەرێمەکانی مەتینە گارێ خواکوورگ زێدەتر چووکە زێدەتر چاوی دوژمن لەسەر و هەرێمانەیە و بە بەردەوام بردومانی و هەرێمانە دەکا، وەکو دەزانن دوژمن لە زاب ڕەوشێکی بنبەست بوونێدایە، ینی سوپاکەی بنبەست بووە ناتوانێت هەنگاوێک زێدەتر پێشداوەریە، تایبەت لە هەرێمی ڕۆژاوای زاب لە هەرێمی شەید دەلیل
زاگرۆس لەوێدا دوشمن گوردی کەمەرشکێنی بەرکەوتووە تایبەت لە گردەکانی جوودی ئامێدی گردی FM ینی بە بەردەوام گەریلا چالاکی دەکات ئۆپەراسیۆنی شۆڕژگێری بەڕێوە ئەبا و ئێریشی سەر مۆڵگەکانی سوپای داگیرکەری تورکیا ئەکا و ئەو مۆڵگانە تەفروتونە ئەکا و گەریلا ئەو دیمەنی و چالاکیانە و ئۆپەراسیۆنە شۆڕژگەریانەی بە بەڵگە بە دیمەن کردووە و بە فەرمی ناوەندی ڕاگەاند و چاپەمەنی هەپەگە لە ماوەی ڕابردووە چەندین دیمەنی چالاکی ئۆپەراسیۆنی شۆڕژگەری بڵاو کردوتەوە و لە ماوەی داهاتووشدا دیسان بڵاوکردنەوەی دیمەنیە و چالاکی و ئۆپەراسیۆنە شۆڕژگەریانەی کە لەلایەن گەریلاوە لە هەرێمەکانی زاب تایبەت هەرێمی ڕۆژاوای زاب هەرێمی شەیدەلی زاگرۆس بەڕێوە دەچێت دیسان ئەو دیمەنانە بۆ گەلی ئێمە بۆ ڕای گشتی بڵاو بکرێتەوە. باشە گۆڕانی کەشۆها هیچ کاریگەرێکی دروست کردو لەسەر هەم چالاکی گەریلا هەم لەسەر بردوبانی چورکیا یاخودنا ینی پێویستە ئەوەش بڵین ینی گۆڕانی کەش و هەوا ینی لەمە بەدووە کەش و هەوا وەکو پاییز و زستان نییە کەش و هەوای بەهار و هاوین کەش و هەوایەکی ساماڵە زۆربەی کات هەتاوە دەوڵەتی داگیرکەری تورکیاش پشت بە تەکنیکی خۆیە بەستێ و تەکنیکەش وەختێکە کەش و هەوا ساماڵە ئاسمان هەتاوە زیاتر ئەو تەکنیکەی لە دەستیدایە بەکاری دەهێنێ و زیاتر کاریگەری هەیە بەڵام دیسانیش گەریلا لە ماوەی ڕابردوودا ئەو مژدەی کە ئەم ساڵ فەرمانداری هێزەکانی پاراستنی گەل مژدەی نەورۆزیدا بە گەلی ئێمە و کە گەریلا توانیوێتی سیستەمی پاراستنی هەوایی یانیش بڵین موشکی دیژە فڕۆکە بەدەست بخە و لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 15 فڕۆکەی بێفڕۆکەوان لەلایەن سیستەمی پاراستنی هەوایی گەریلاوە بە ئامانج گیراوە و تێک شکێنراوە بەم شێوازە سوپای داگیرکەری تورکیا باری دەرونی تێک چووە چونکە ئەو سوپایە هیچ باوەڕی بەخۆی نییە تەنیا باوەڕی بەو تەکنیکە هەیە کە ناتۆ پێیداوە و ئەو تەکنیکەش لە ئێستادا لەلایەن گەریلاوە بە شێوەیەکی ڕێژەییش بێ ئەو تەکنیکە هەتا ئاستێک بێکاریگەر کراوە یعنی ئێمە دەبینین لە ماوەی ڕابردوودا چەندین دیمەن لەلایەن ناوەندی چاپەمەنی و ڕاگەیانی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەوە بڵاو کرایەوە کە چۆن گەریلا دەتوانێت ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانە لە ئاسمانی هەرێمەکانی پاراستنی مەدیا بهێنێتە خوارەوە و تێکیان بشکێنێ و بێکاریگەر بکە بۆیە لەمە و بەدواش ئەگەر چی هەوا بەر بە هەوای هاوینە دەچێت بەڵام دیسانیش بە سیستەمی پاراستنی هەوایی کە ئێستا لە دەستی گەریلادای و بەو ئامادەکاری کە تونێلەکانی شەر کردویانە و بەو بەرخۆدانی کە ئێستا لە سەنگەرەکانی زاب لەلایەن گەریلاکانی هەرمی ڕۆژاوای زاب هەرمی شەیدەلی زاگرۆزەوە بەڕێوە دەچێت بەو مۆراڵ و مانەویات و مۆتیڤاسیۆنەی بەو ورە و مۆراڵی کە گەریلا گرتوویەتی لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆنە شۆڕژگەریە سەرکەوتوانە کە لە ماوەی ڕابردوودا توانیوێتی گورزی کەمەرشکێن لە سوپای داگیرکەری تورکیا بدا ینی هاوسەنگی شەر هەتا ئاستێک گۆڕاوە دەوڵەتی داگیرکەری تورکیاش ئەو ڕاستیە باش دەزانێت هەر بۆیە لە نزیکایەتی خۆی لە بەرامبەر شەڕیش ینی پێویستە حسابی ئەوە بکە کە ئیدی وەکو پێشتر نییە چونکە گەریلا ئێستا خاوەنی سیستەمی پاراستنی ئاسمانیە دەوڵەتی داگیرکەریش ئەو ڕاستیە دەزانێت و باری دەرونیان بەو شێوازە تێک چووە یعنی ئەو تەکنیکەی لە دەستیاندایە هەتا ئاستێک بێکاریگەر کراوە لەلایەن گەریلاوە گەریلا پێشتریش ڕاگەیاندووە بۆ هەموو ئۆپەراسیۆنێک ئامادەیە زاتن ئێستا گەریلا لە نێو شەڕ و ئۆپەراسیۆندایە ڕەوشێکی نوێ نییە ئەگەر ئۆپەراسیۆنێکشی لەسەر زێدە ببێ گۆڕانکاریەکی بەو شێوازە یعنی ڕووبدا نییە زاتن ئۆپەراسیۆن هەیە 3 ساڵە ئۆپەراسیۆنێکی بێناوبەر لە هەرێمەکانی زاب مەتینە ئاواشین هەفتانین هەیە گەریلاش لە سنگەری بەرخۆداندایە و لە تونێلەکانی شەردا گەریلا بەرخۆدان و خۆڕاگری دەکەن. سوپاس دەکەم هەڵۆ گەرمیانی لە هەرێمەکانی پاراستنی مەدیاوە دنیاک سوپاس بۆ زانێرەکانت ڕۆژێکی خۆشتان هەبێت. دەچینە شنگال وەکو ئاماژەم پێدا کە لەوێ ئەمڕۆ جەشنی چوارشەممەی سووری ئیزیدیەکان بەڕێوە دەچێت بابزانێکین لەوێ چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ئەم جەشنە ئارگە شنگالی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵم دەبێ ئارگەش سلااوت دەبێ جەشنی چوارشەممەی سووری شت لە پیرۆز بێت لە تۆ لە تاوی شنگالەکان پێم بڵێ ئەمڕۆ چۆن خۆتان ئامادە کردووە بۆ بەڕێوە چۆنی ئەم جەژنە هەرچەنە دوێنێ مەراسیمێک بەڕێوەچوو لە شنگالدا 365 فتی لە داگرسێنرا بوو خەڵک خۆی گۆڕی بوو بەڵام پێم خۆشە بەگشتی باسێکم بۆ بکەی. سلااف ji bo we û hemû godervanên radyoya dengêgel ji xwe îro cejna serê sala Êzidiya gorî baweriyan Êzidiyan vê rojê dinya hatiye kewinandiriyan dûn hatiye avakirin bi wê sebebê îro cejn dirêve çê weka ku
جواك يزيدي جي داس نشان دك كل الدنيا نه بشكل بجن وقت تابك يعني بشكل هيك يا سبب ويجي إيرو جشنا بجن سري صلاة زديانة بجن ده هيك فراني تينك خلاندن وبالرنج البخاري وش رنج البخاري ده هي بحمل رنجان تينا خاملاندن جوا إيرو ساعات سري سبيده بالروش خلاتن هذا جوا كايزدي سردانا جانجودي خودك سردانا شهيدين خودك ساعات سري هذا جوا جشن تحمل جشن تباهيات جهان ده جشن كيف خشيا زاروكاتي سد ما ساعات سري سبيده زاروك بردري هر مالك دقريان جشن هبدو بيروزي دكرم جوا كيف خشيا زاروكان ده أصلا هر جور ده تباهيات جشنان ده جخوا ایواره جشن لالشان نورانی مراسمک تایبت تکیان جبوی چهارشنبه آسری سال جشن آسری سال ایزیدیان مراسم کی لوی دری هر روزه کال ساله ده موم اکتیویته 366 موم لالشان نورانی کینا بخستنو هر کسی جبوی کسو کارین خوا دوستن خوا لوی دری دعا دیگه دیگه لوی دری موماج خوا را پیدا کردن کار خوا بدخه مراسم لوی دری بوی آوای بریودشی هر بساجی روزا جشنج به همان آوای بریودشی لسر دری هر مالک ایزی لچنگالی لیک هر شاد پارتی کردستان در به ولد کدری دبی آخه و حریه و کلینگان انسان تایبت یا نسان لسر دری خواه پیتنا هلواسینی گولی سوری چه معنی که هی باشن گله کان لسر درگاه کان ده ارگش وندکارن دوباره بکن من پرسیم هلواسینی گولی سور لسر درگاه مالکان هیچ آماجه که هی بو ام جشنه؟ آماجه وی نشانه وی که دیده که بریده ست سال بریده بریا که اوقاس فرمان لسری جواگا ازدی ورن او بو همو گلین جهان ده به هفره جهان ده کرن دوی جشن ده دهات دیار کرن که کیجه مالا ازدیانه بوی آوای دهات ناس کرن بوی که سردارین خواه بوی آوای دخملاندن هنک جوان سرداریان که اگر باران و او لینه هنک جی حتی سالك او هيك وكلينغ انسان او حري دويدري بسر دريابه درمينه اري او خوي فايده جبتكو همو تشتين كفاكا دي همو جشن واجي جديداي خوازاي تربيعتي بوي اوي وانجي بيفد كين رنج او رنكن اجو خوا ما اقول سرانتري يعني هر مالك يزدي پیوسته وان بسر دریو خواه باشه جلوبرکی جوازه با روژه ارگش چون که دونه و تا ام بیانی سری فوتو کانم کر جنکان زور جان خوان گوریوا سرو بسیان کردو جلکی تایبتیان هم با پیاوکانیش به همان شو جلی تایبتیان هم جلوبرگن فجسنی جلوبرگن کتورین ازدیانه کو جلین همو جلین سپیته و تاوی جی آشیتیت و تبیا گلانته همو جلین سپی لبرخوادکن به تایید دایک جوان وان جل سپی لبرخوادکن بوی آوای جشن پیروزی دیگه جو خوا مراسم اولی بود یادن جی ایرو لشنگالی هم بیشن لهوایی شنگالی جاره کردنش گلی اسپی ساعت سبیده سردان گورستان خواگر سردان شهیدین خواگر سردان مدین خواگر جو خوا لسرانسری شنگالی جهل پیروز هنه قبرین پیروز هنه لوی داره سردان وان دستک جشن شهید خود جشن مدین خوا پیروزی دکن بس فی درباسی مال دبن جشن هفتو پیروزی دکن وکا ایرو چند روز جالی ربریا خسر هم بانکوازی هاتیه که گوگل تفری شاهیا کو دریه گلیه کرسه ده لباختیار من آبو شاهیا کرمزن بدل لدار خستن هر وساتی هنرمند توایا و حتی پارتی کردستان در به ولادی و بهتری به شاهیه ببینید شاهی به ساعت دوان ارگش امروز یکم کس تو پیروز باید لکه کرد بله امروز تو یکم کس پیروز باید لکه کرد ایرو یکم کس پیروز باید من لکرین لدایکو باب فراستی باشه برکو دایکو باب جشنه به فرجه واسه نکو وقت هر کسی نه مشاهده مال بعد اخوانی استک من دایکو باب خوا پیروزی کرد دوانجی من دایکا خوا پیروزی کرد
وسا ما جاتنا خاطر ذيك ام بقى سر مجاري خوي کو شاهي اگر بە کورتی ئیدی پامن بدەیتێ شنگالەکان لەم جەژنەدا چ پامێکی سیاسیان هەبووە جگە لە وەی کە جەژنەکان پیرۆز کردووە براستيجي بامن کو دبي جشن دا ورن داين سردانا اردوغان يا گوج بغداد 22 نيسان دا وي بغداد دا وي هر شاهيه کا ازديان هر جشن کا ازديان هر پیروزی کے ازديان دولت هاگامون دولت دستلادات دسری وند دولت ترکو فده که حیله‌ای که جواک ایزدی یعنی حیله‌ای که دخوازن حیله‌ای که بکن کو اف جشن جواک ایزدی بگرنا امروز نخوشیه خوشی در باش نخوشی بکن جخوا براستیجی پیامن وی که وی جشن داشتی نه داین بخوادانی جواک ایزدی وی جشن ده پیام وی وری داین و که هونجی دزانن هایدارن جی کو 22 مهده و اردوغان سردانا بغدادی بگه خواهد ده پلان انوان ده یعنی بیجن ده هفتیتن انوان ده شنگال جی نقطه احتمال های که ده دمی پیش ده که اپراسیون انوان بحث دکرین لسر هریمن پاراستن همه یا تایبت داره جی دست بکن عراقی که قاسم بکسین نبا افسر رکی ببی آواجه هل به دمه که اپراسیون لهریمن تایبت دی لسر عراقی بکی گوارن و اتفاق ایجادی که شنگال جی پارا خواه سپاس ساکم اپراسیون